دەزگای گشتی کاروباری مین هەولێر ئەمڕۆ لە سنووری ناحیەی هیران لە قەزای شەقڵاوە بەڵگەنامەی پاکسازی 12 زەوی پاکراوە لە مین و دوای خاوەنکردنەوەیان لە مین و پاشماوەی تەقەمەنی جەنگی بە شێوەیەکی فەرمی ڕادەستی خاوەنەکانیان کرانەوە. کۆی گشتی ڕووبەریەم چێلگانە کەوا بە مین پیسبوو بوون پێک هاتووە لە 9 ملیۆن مەتر دووزا و بڕی زیاتر لە 2 ملیار و 246 ملیۆن دینار لە سەر بودجەی وەبەرهێنان لە ساڵی 2012 بۆی خرج کراوە. پروژه مین پاکی شقلاوە هیران صلاح الدین مای پروژه که 720 روز بو و گوجمه پروژه که 2 میلیارد و 246 میلیون دینار بو. لماوی کار کردن که 2 سال بو توان را زیاتر ل 150 مینو پارچه تقمنی لناو ببرید و امرو با آمده بونی خوان زاویکان ام کلگمینانه رادستی خوانکانیان کراوه. بە تەواوبوونی ئەو پرۆژەیە و خاوێنکردنەوەی ئەو چێلگانە لە مین و پاشماوەی تەقەمەنی جەنگی وێڕای ئەوەی مەترسی مین و تەقەمەنی لە سەرژیانی هاوڵاتیان نامێنێت لە هەمان کاتیشدا لە مەودووە هاوڵاتیان و ئەو کەسانەی سەردانی ئەو ناوچانە دەکەن دەتوانن بە سەلامەتی هاموشۆ بکەن و بۆ مەبەستی گەشت و گوزار و لە وەرگا و داچاندنی ڕەز و باخ و واکردنی گژوجیای بەهاری سوودی لێوەربگرن. بۆیە لە ساڵانی ڕابردوو قوربانیمان داوە خەڵک لە کاتی چ کشت و کاڵی یاخود لە کاتی بەخێوکردنی مەڕووماڵات تووشی حالەتی تەقینەوەی مین بوونە وەترس چێلگە هەبوات خاونەکانە نەیانتوانێ سوود لە زەویەکانیان وەربگرن. بۆیە ئەمڕۆ زۆر خۆشحاڵین بە خاوێنکردنەوەی ڕێژەیەکی زۆر لە ئەوڕوبەرێکی زۆر لە زەوی لە سنوورەکەمان. ماوەیەکی چەند ساڵە ئەو منتیقەی هەموو پڕمیلە هەموو میل عالم ناتوانێت بستە ناو باڕ و باخسەی خۆی، عالم ناتوانێت ناو ڕۆژ و باخی خۆی، عالم ناتوانێت زراعەت بکات لە بەرمینی. ئێساش لەخوای بەزادی بە هاوکاری دەستگای مین ئەو دەستگای مین ئەو هەموو خاوەنکرانەوە ئێستا عالەمەکە بە ئازادی هەموو دەگەڕێ و دەچێتە ناو زراعەتی خۆی ناو بەز و باخشی خۆی بەبێ ترسی. ئێستاش دەستخۆشان لێکێن بەڕاستی هیچ مەترسی لەسەر ئەو شوێنە نەماوە. ئەتوانین هەموو کاتێکیان ئێستا کە هەم بەهاران دستانان هەر وەختێکی لە بۆ گەشت و گوزاریان لە بۆ زراعی یان لە بۆ سیاحەی دەتوانین بەکاری بینی. ئەمساڵ بە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی قوربانیانی مین لە سنووری پارێزگای هەولێر زیادی کردووە و تا ئێستا گەیشتۆتە 9 قوربانی. پاکردنەوەی ئەم 12 چێلگەمینانە لە سنووری ناحیەی هیران لە داهاتوودا هاوڵاتیانی ئەم ناوچەیە سوود لەم چێلگانە لە ڕووی گەشت و گوزاریەوە وەردەگرن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی هیران.